خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. پرسی هەناردە و ناردنی کەلوپەل یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان و لەو گرنگتر پرسی خاڵە گومرجەکان و خاڵە سنووریەکانە لە ئێستادا زۆر قسە و باسی لەسەرەکرێ. بەشێکی زۆر کەلوپەل و شتومەکی هەرێمی کوردستان هاوردەیە، بەڵام بەشێک لە بازرگانان باز لەواکەن کە ڕێو شوێنەکان و ڕێنمایی و یاساکان کاتدراوە بە خاڵە گومرجەکان تا ڕادەیەکی زۆر کارەکانیان ئەستەم بووە و ئەمە ژوای کردو ژمارەیەکی زۆر لە بازرگانان ڕووبکەنە ناو خاڵە سنووریەکانی باشووری عێراق. کەمەش کاریگەری ئەبێ و زیانی ئەبێ بۆ بازرگانان و بۆ هەلی کاریش لە هەرێمی کوردستان. چۆن بتوانین بەرهەمی هاوردەکەم بکرێتەوە، بەرهەمی هەناردە زیاد بکرێت، بازاڕەکانی هەرێمی کوردستان کوێن، خاڵە گومرجەکان چۆنی ڕێک بخرێنەوە، کامی یاسا و ڕێنمایە پێویستە بۆ خزمەتکردنی زیاتری ئەو بوارە. هەمووانە لە بەرنامەی ڕەهەندا گفتوگۆی لەبارەوە کرێ بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز شاخەوان بەکرد بەڕێوبەری گومرجی باشماخ کاک شاخەوان زۆر بەخێر بێ سوپاس. هەروەها بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان سوپاس بۆ بەڕێزیشتان. هەروەها ماوەسا نەبەرد کەریم شارەزایی ژمێر یاری و دارایی سوپاس بۆ بەڕێزیشتان. سەرەتا لە کاک شاخەوانەوە دەست پێ بکەی. کاک شاخەوان ئەوەی کە بەڕێزە وەکو بەڕێوبەرێک هەستی پێەکەی کە لەمپەریان بربەستە لە بەردەم بازرگانە لە بەردەم هەناردە هاوردا کامانن جیا لە پرسی مەسەلەی قاچاق کە زۆر فۆکەسی ئەخرێتە سەر، یعنی یاسا و ڕێنمایەکان کە ئەوەی کە دەستی بازرگانە گرێت کامانە لای ئێوە. خۆی بەڕاستی ئەگەر باسی ئەو لەمپەڕانە بکەین کە لە بەردەم بازرگانیە هەیە زۆرن، بەڵام بەڕێی من نانێت ئەکرێ لە کۆمەڵی خاڵە کورتیان کەینەوە ئەوانەی کە ئێستا بەڕێی من یاخۆ پێ و بە دواداچوونانی کردومانە بوونەتە لەمپەڕ لە بەردەم بازرگانیە. یەکێک لەو شتانی کە لەمپەڕە بەڕاستی ئێمە تا ئێستا گومرگ بە یاسای 23 ساڵی 1964 عێراقی ئیشەکەین. گرفتی ئەم یاسای ئەوەیە یاسایەکی کۆنە و لە سەردەمێکا دەرچوو خۆتان زان ساڵی 1964 لە سەردەمی بەحسا دەرچووە، نیظامێکی تر بووە، بیرکردنەوەی بۆ بازاڕ و ئەوە نەوعێکی تر بووە، لەبەرەوە ئەو یاسایە بۆ ئێستا گونجاو نییە. ڕاستە بەشێک لە بڕگە و لە مادەکانی ڕەنگە بۆ ئێستاش گونجاو بێ، بەڵام پێویستی بە هەموار هەیە، چونکە ئەم یاسایە یعنی هێنان و هەناردە و هاوردەشی بە شێوازێکی زۆر تونگرتووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەمەوەیە کە سزای زۆر قورسیتایە. ئەمە یعنی بەڕای من یەکێکە لە لەمپەڕەکان لە بەردەم بازرگانیە. ئەمە جگەلەوەی کە لە دوای مەسەلەی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کارەکان لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەتی لەسەر گومرگەکان قورستر بووە. لەبەرچی لەبەرەوە ئێمە لە حەڤەی دوی 2019ەوە کار بە پێناسەی گومرجی عێراقیەکەین. پێناسەی گومرجی عێراقیش ئەوەی کە ئەوان باسیەکەن بە پێی سیستمی هەماهێنجی جیهانی دانراوە، بەڵام بەڕێی من زۆر هەڵی تایە ئەوە لەمپەڕی زۆری تایەوە مەشاکیلی زۆری تایە. ئێستا ئێمە لەسەر و پێناسەی ئیشەکەین، بەڵام بەڕاستی پێناسەکە هەم پەرشوو بڵاوە، هەم مەجای یاریکردنی زۆرتایە و هەم هەندێک لە ئەو بەهاو ئەو ڕێژانی کە دیاریکراوە زۆر بەرزن. پەرشوو بڵاوەکەی لە چیایە مەسەلەن ئەوەی کە لەمپەر و بەربەست دروستەکە؟ ئێمە پێشتر پێناسەیەکمان هەبوو، پێناسەی گومرجی هەرێمی کوردستان. ئێمە توانم بڵێم تا ڕادەیەکی زۆربەی کاڵا و کەلوپەلەکان کۆکراوە بوون بە شێوازێک کە مەجای یاریکردنی تیان نەبێ. بۆ نمونە کە تۆ باسی بابەتی کارەباییات دەکەیت، کارەباییات لە چەند بڕگەیەکە کۆکرابەوە ئەوە بە شێوازێکدا ڕێژرا بوو کە زۆر مەجای ئەوەی تیانە بێ خەڵک خۆی لە ڕسمی گومرجی بدزێتەوە یاخود پێویستی بەوە بێت، لەبەرەوەی نرخەکان بە شێوازێکی گونجاو دانرا بوو کە بۆ بازاری هەرێمی کوردستان بۆ ناوچەکە زۆر گونجاو بوو. هەر ئەوەش بوو وای کردبوو کە بەشێکی زۆری جوڵەی بازرگانی لە عێراقا ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو. بەڵام لە دوای ئەوەی کە پێناسە بوو بە پێناسەی عێراقی و زائیدەن سیستمی هەماهێنجی جیهانی تیا پیادەکراوە، هەرچەنە هەڵەی زۆرتیە، ینی دەبینی دوو قەوسا، چونکە سیستمی هەماهێنجی جیهانی بۆ شێوەیە نییە کە لێرە پێڕەوەکرێت. بەشێکی زۆر لە بابەتەکان هەم بەهای کاڵاکان بەرزکراوەتەوە و هەم ڕێژەی ڕسمی گومرجەکانیان. بۆ نمونێسا ئێمە کارەباییات جاران ڕێژەی لە 105 ڕسمی گومرجی مالیە وەرەگرتن لە بەهاکەی، بەڵام ئێستا بوو بە ڕێژەی لە 130، یعنی بۆ بە 5 هێندەی خۆی.
زۆر بابەتی باشووری ژوایە لە خاڵە سنووریەکان خۆی یەکێ لە کێشەکان ئەبێ وابێ بەڵام بەڕاستی جێبەجێ ناکرێت ئەوە ڕەنگە کاک شێخ مستەفا یعنی شاهیدی ئەوە بات ئێستا لە بەشێکی زۆر بە تایبەتی باسی قەسڕەکەم لەوێ خەڵکێکی زۆر لێەوە بە ئەنواع وەشکاڵ کۆنتێنەر شتێنێتە ژوورەوە ئەسڵەن گومرگ ناکرێت هەستان کردو کە لە دوای ڕیفراندوم و لە دوای جێبەجێکردنی و پێناسە عراقیە کاریگەری کرد بێت جوڵەی بازرگانی و بازرگان ڕووی کرد بێتە خاڵە سنووریەکانی تر بەڵێ بێگومان کۆمەڵێ بابەت هەیە کە حرەکەی لە کوردستانە هەر نەماوە ئێستا هەموو حرەکانە هەموو ئەو جوڵە بازرگانیان جاریش کردراوەوە بۆ ناوەڕاست و باشووری عێراق بەداخەوە ینی ئەمە هۆکاری پێناسەی گومرجەکەمان بوو کە ئیشی لەسەر کراوە هیچکە لە لەمپەرەکان بریتە لە قایمێشیان ناوینەتێ لە عێراقەوە بە ناوی پاراستنی بەرهەمی ناوخۆی حیمایەت المنتج بەڕاستی قایمەیەکیان ناوێنێتێ هیچ دراسەیەک نەکراوە و کۆمەڵێشت خراوەتە ئەم قائیمەیەوە تەنها بۆ لەمپەر دروستکردن لە بەردەم تیجارەتە و هیچی ترەجینا ئێمە ئەو بابەتانەی کە خراوەتە ناو لیستی حیمای منتیج و پاراستنی بەرهەمی ناوخۆی بۆ نمونە سەلاجە مبەڕیدە کۆمەڵێشت لەمانە خراوەتە ناو ئەم قائیمەیەوە کە لە عێراقەتوان بڵێ مەعمەل وجودی نییە بەڵام کاتێک کە پیانەڵەڵی کاکە ینی ئێمە شتێکی ئاوا ئێمە ئەتوانین بەرهەمی ناوخۆیی لە مبەڕیدە لە سەلاجە لەمانە پڕکەینەوە بۆ هەموو عێراق ئەوان پێماڵێن بۆ نمونە کارگەیەکمان هەیە لە بەغا کارگەیەکمان هەیە لە ڕوومادی کامانە ئێمە نازانین ئایا وجودی هەیە یان نییە زەربەی داوە لە زەربەی زۆر گەورەی داوە چونکە هەموو ڕسمی گومرجی ئەم کاڵانە زۆر بەرزکراوەوە زۆر باش گفتوگۆ زیاتر لەسەرکەین بەڕێز کاک شێخ مستەفا ئەو سکاڵانە ئەوەی کە دێتە لای ئێوە لەسەر هاوردە و هەناردا ینی بربەستەکانیان کامانن و هەڵبەت ئێمە هاوردەمان زیاترە ئەو بازرگانانەی کە دێنە لای بەڕێستان سکاڵەکانیان چی زیاتر مەسەلە بەناوی خۆی گەورە ئێمە بەڕاستی وەکو یەکێتی هاوردە و ناندکارانی هەرێمی کوردستان هەموو کاتێک لەگەڵ بازرگانەکان و شاریکە نەقلەکان لەسەر خەتین و زۆر کات دێنە لامان و گلەی و گازندەی خۆیان لەوە ئەکەن کەوا چۆنێتی هاوردەکردنی کاڵەکانیان بە شێوەیەکی زەحمەت لە سنوورەکانی و لە مەرزەکانی هەرێمی کوردستاندا دێتە ناوەوە ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە بەڕاستی کاکشاخەوان شارەتێکی باشی کرد پێناسی گومرگی پێش ئەوەی کەوا دو ساڵ پێش ئێستا کە حکوومەت هەرێمی کوردستان خۆی پێناسەیەکی باشی هەبوو و ئەگونجا و بە شێوەیەکی ڕێکوپێک نرخەکان مناسب بوو ئەو بەها گومرگی کە دانرا بوو بەڵام بەداخەوە دوای ئەوەی کەوا حکوومەتی عێراق تعمیمی کرد بۆ سەر هەموو سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانیشی گرتەوە ئەو پێناسە گومرگیە بڵێ لە 200-300 زیایی کرد و ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا بازرگانان و هاوردەکاران ئەو کاڵایی کە دێنن وەگران لەسەریانە بێ و بەگرانیش ئەبێ لە بازار ساغیکەنەوە ئەمە هەرێمی کوردستان بەڕاستی سنوورەکان زۆر بەجددی ئەمەیان وەرگرتووە و تەطبیقیەکەن وەکو کاکشاخەوان فەرمی ڕاستەکە لە خوارەوە لە قەسر واتە لە بەسڕە دوو مەرزی هەیە جنوبی و شیمالی جنوبیەکان تا ڕادەیەک وەکو اعتیادی هەموو نرخەکانی تەطبیقەکە بە شێوەیەک ئەو بەها گومرگێ بەڵام شیمالیەکە بە هیچ شێوەیەک تەطبیقی ناکە و ئاسانکاریەکی تەواوەکە بۆ ئەو کەسانی کەوا داخلیەکە یعنی ئەگەر لە 60 گومرگ بستێنن ئەمە وای کردووە کە شەریکە نەقلەکانی خۆمان هەر هەمووی زۆربەیان بگوازرێنەوە بۆ ئەوێ واتە ئەو کارەی کە لە باشماخەیان کرد یان لە مەرزەکانی تریان کرد لەوە زۆر چۆڵبڕیان کردووە و هەمووی چوونەتە ئەوەی ئێمە بەستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بتوانێت بۆ خۆی تا بەهایەکی ئەو تعریفە گومرگیە ئەو پێناسە گومرگی کە جاران هەیبوو بتوانێت لەسەر ئەوە کار بکە و لەگەڵ حکوومەتی عێراق تەفاهم بکە کە ئەوان بەڕاستی ئەوان سنووری خۆمان ئەتوانین بە شێوەیەک کەوا ئەو پێناسەی هەمانە بتوانین تەطبیقی بکەین بەڵام حکوومەتی عێراق تازە تعمیمی کرد تازە بە هەموو شێوەیەک بەڵام چارەسەر هەیە ئەتواندرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕوویەکەوە کەسانی شارەزا بێنێ چۆن بتوانێت ئاسانکاری بکە تا ئەو شەریکە نەقلانەی کە زویر بوون و زۆر نایەنەوە باشماخ بگەڕێنەوە باشماخ بگەڕێنەوە سنوورەکانی خۆمان ئەوەش ڕاوێشکاری باشمان هەیە ئابووری بە شێوەیەکی ڕێک و پێک لەگەڵیان قسە بکە بتوانێت تاکو حەلێک بدۆزرێتەوە تا چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ ئەوە بۆچی
شیمالیەکە بۆ بە ئاشکرا هەموو شتێکەکە بۆ نەمە نەتوانین هەندی ڕێنمایی و ڕێکوپێک بتوانین کە بە شێوەیەکی ڕێکوپێک دایڕێژین. ئایا ئەمریکا شاخوان باسێکا مەسلەی بەڕیدە یاخود مەسلەی سەلاجە کە خۆمان نیمانە کارخانەی وە حکوومەتی عێراق قستوێتە بەرنامەوە، ئایا ئەمە ڕێگەی ئەوە ناگرێکەوە ئەو کەلوپەلانە دێن بە شێوەیەک بۆ ئێمە گر و گرفتێک دروستەکە؟ لەبەر ئەوە پێویستە هەڵبەت دروستی کردووە بەڵام پێویستە ئێستا ئێمە بتواندرێ هەرێمی کوردستان کە لەگەڵ حکوومەتی عێراقدا ئێستا لە کێشەدان بۆ موچە و بۆ هەموو شتێک کە ناتواندرێت لەگەڵ یا چارەسەری ئەو موچەیە بکرێ، ئەبێ بۆ خۆشی ڕێگەیەک بدۆزێتەوە بڵێ منیش داهاتەکەم بە شێوەیەک زیاد دەکەم تاکو خەڵک زیویر بۆ بێنمەوە، نەک زیاد بەڕاستی ئەو گومرگە زیادی کە دانراوە لیان بستێندرێ و گومرگی وەکو جاران یاخود بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانێ بە ڕاوێژکارە ئابوووریەکان بە شێوەیەکی ڕێکوپێک تا بتوانن چارەسەرێ بدۆزنەوە تاکو ئەو مەرزانی خۆمان زیاتر فعال بن بیر لە شتێکی یاسایش بکەنەوە کە بە شێوەیەکی ڕێکوپێک ببونجێ. شێخ مستەفا ئەو شەریکە نەقلانە هەڵبەت کەلوپەلی هاوردا کە لە قەسرەوە ئەهێنن هەڵبەت تێچووی زیاتری ناچێتە سەر و کاتە دەستی هاوڵاتی گرانتریش نابێ ئەمەش زیانێکی تر نییە؟ باوەڕ بکە ئەو کەلوپەلەی لە بەسڕەئی هێنن هەتا سلێمانی زۆر کەمترەوەستێ لەوەی کە لە باشماغەیەنن هەتا سلێمانی ئاوا بەو شێوەیە. یعنی ئەمە ئەی بۆچی چوونەتەوە ئەوێ؟ یعنی سیچل کۆمپانیا کە چۆتە ئەوێ بۆچی چۆتە ئەوێ ئێستا ناگەڕێتەوە؟ کۆمپانیا بە دیاریکراوە سیچل کۆمپانیا زیاتر کەوە هەمووی چوونەتە زۆرن، یعنی هەر کەسە یعنی ڕۆژانە چەندەها کۆنتێنەرێنن ئەوانە ئەگەر حسابێکی بۆ بکەی ئەو لە داهاتی هەرێمی کوردستانیش زۆر کەم بۆتەوە. ئەمەش کاریگەری کرد، زۆر کاریگەریەکی خراپی کردووە. باشە ناکرێت مەسەرەن ئەگەر بێت و پێت وایە ئەو بەندەرەی ئەو قەسر یاخود ئەو خاڵە سنووریە بەچمە بەستێک ئەمە ئەکام کار ئاسانیەکە 160 کار ئاسانی بۆ یعنی ئەوە بەس دیراسە بکرێ بۆچی ئەو ڕێگایە دۆزراوەتەوە ئاسانکاری ئەکرێ بە شێوەیەک تاکو بێ حکوومەتی عێراق خۆ لەوێ نزیکە خۆی ئەتوانێ بەڕاستی چاودێرێکی باشی بکە، بەڵام ئایا بۆ ناکرێ باز بکرێ؟ ینی ئەوە لە مقابلەیەکی تەلەڤیزۆنی العراقیە یەکێکیان لە بەرپرسانی ئەو مەرزە وتی پرسیاریان لێ کرد کە لەوێ زۆر کاڵا دێتە ناوەوە بە شێوەیەکی ڕسمی گومرگێکی تەواو ناکرێ، هەر ڕەدیایە وتی نانەشتیوانیە بەو شێوەیەوە زۆر بە ئاشکرا دیارە، بەڵام ئایا ئەوان ئیشی لەسەرەکەن واتە ئەوان ڕێگە و چارەیەکیان دۆزیوەتەوە کە لە ڕێی بەسرەوە کە ئەیهێنن ئەو ڕێگەقانونی هەیە ئەوان وای ئەگەر قانونیش نەبێ ئەوان بەو شێوەیە دۆزیویانەتەوە وازیش ناهێنن هەر بەردەوامن چونکە ئەیانەوێ هەموو ئەو تاجرانەی کوردی و عێراقی بەگشتی عەرەبیش هەمووی لەوێەوە بیهێنێ چونکە جاران لە باشماخەوە زۆربەی کۆمپانیا عێراقیەکانیش لە باشماخەوە ئەو کاڵایانە هێنا. ئێستا بۆیە بیریان کردوێتەوە کە هەموو کۆمپانیەکانی هەرێمی کوردستان چۆتە ئەوێ، یعنی ئەوە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە. بەڕێستان لەگەڵ هەتا ژووری یەکێتی هەناردە و ناردنکارانیش سەرقاڵن کاک بەختیارەوان مەسەلەن بازرگانێک بێت نەهاتن یانوت سکاڵاکەمان گەیاندۆ بە کاک شێخ مستەفا، ینی بۆ هۆکار چیانی ئەوانیش ئەترسان لەو ئاڵ و گۆڕ و لەو بابەتێکی هەیە؟ خۆی بازرگان بەڕاستی زۆر خۆی دوورە پەرێزەگرێ، سکاڵای هەیە بەس خۆی دوورە پەرێزەگرێ لەوەی کەوە ئەوێ کارەکەی خۆی بکە، بەڵام من زۆریش گلەیم لیان بوو کە ئێوە ئەتوانن سکاڵەکانتان بێنن لە تەلەڤیزۆن باسی بکەم زانە چ مشکلەیەکەیە کە بێ تاکو بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. یعنی بەڕاستی سەرمایەدار تا ڕادەیەک هەندێک مەشاکل لە خۆی دوورە خاتەوە علاساس بەوەی کارەکانی هەرچۆنێک بێ لە هەر شوێنێکەوە بێ بتوانێ کاڵەکانی بگەیەنی و پارەی دەستکەوێ. بۆیە بەڵام ئێمە وەکو یەکێتی هاوردەم نانکاران هێمنی کوردستان ئێمە بەڕاستی خەمخۆری ئەوەین کەوا مەرزەکانی خۆمان کە بتوانێ فعال بێ و کار بکە نەک لە بەسەرە کار بکرێ. بۆیە ئێمە بە پێویستیە زانین کە ئەم سکاڵایانە زیاد بگەێنین و حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بیر لەوە بکاتەوە کە چۆن ئەو کۆمپانیایانە کە نقل بوون بۆ بەسرە تا بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ باشماخ بۆ مەرزەکانی تر، چونکە ئەگەر هات و ئاسانکاری تەواویان بۆ بکرێ ئەوان ژەگەڕێنەوە و نزیکیشە و بە ئاسانی ژێتە ناو
شارەکانی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر هەموو لایەک کاک شێخ مستەفا ئێمە هاوردەمان بە دیاریکراوی مەسەلەن بە ڕێژەی سەدا چەندە و ناردنمان چەندە ئێمە با بڵێن هەر لە سانەوە پێنج لە سانەوە حەوت لە سانەوە هەر هاوردەمان هەیە یعنی باوەڕ کە بەس ئەوەی هەیە هەناردەمان لە کاتێکا وەرزێ پێگا ئێمە زیاتر لە 80 تەنمان هەنار ڕەوانی بەریتانیا کرد یعنی شتێک نییە کە بڵێ دائیمی بێ بتوانین بە باردەوامی بڵێن ئەم کاڵایەمان هەیە بە بەردەوامی ئەینێرینە دەرەوە یعنی ئەگەر ناو بەناو مەسەن جاری وایە هەنگوینە جاری وایە هەنارە جاری وایە مەسەن شتێکی ترەکەوە دەرمانە جاری وایە بەعزە شتێکەیە کە کەمە بێ ئەینێرین ئەڕاتە دەرەوە ئەویش ینی ئەوە نییە بڵێ احتیمادی بکەیتە سەر کەوا ئێمە بەڕاستی کاڵایەکمان هەیە هەناردەی دەرەواکەین ئێمە وەکو هەرێمێکی بەکاربەرین هەموو عێراقی شەروایە وەکو عێراق وڵاتێکی بەکاربەرە یعنی ئەوە نییە ئێمە بەڕاستی توانی بێتمان هەوڵ بدرێ کارخانی استراتیژی دروست بکرێ و بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنین ئێمە بە تایبەتی هەرێمی کوردستان لە بواری کشتتوکاڵدا زۆر دەوڵەمەندە یعنی بۆی هەیە ئێستا هەرێمی کوردستان لە بواری کشتتوواڵدا بتوانێت بەرهەمێکی زۆر و بەرهەم بهێنێ و بتوانانی اعتیماد نەکەینە سەر دەرەوە و بژنێرینە دەرەوە یعنی ئەوە شتێکی ینی زۆر ئاساییە و ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین حکوومەت هەرێمی کوردستان گرنگیدان بە کشتتوکاڵ گرنگیدان بە پیشەسازی بە کەرتی پیشەسازی زۆر گرنگترە بە اهتیمام و گرنگیدان بە نەوت چونکە بۆ نەوت هەر تەواوە بێ بەڵام ئەم بەرهەمانەی تر واتە کشتتوکاڵ و پیشەسازی بە هیچ شتێک تەواو نابێ ئەگەات و زیاتر گرنگی پێ بدەیت ئەگەر ئێمە تێبینی بکەین حکوومەت ئێستا ئێران ئەو هەموو زەختەی لەسرە ئەو هەموو حەسارەی لەسرە چونکە وڵاتێکە بەڕاستی موسساتیە کە توانیوێتی بواری کشتتوکاڵ و پیشەسازی زیاد بەرەو پێشەوە بەرێ هەستەکەی زۆر بەڕاستی لەو بوارەدا هەستی پێ ناکرێتەوە ئەو قەیرانە شکان دەبێتی بەڵێ زۆر باشە مامۆستا نەبرد لە هەموو قەیرانەکانە دەوڵەت بە دوای زیادکردنی داهاتە گەڕێ بەڵام ئێمە دوورمان خستۆتەوە لە خۆمان پارەمان دوور خستۆتەوە شەریکاتمان دوور خستۆتەوەەوە چارەسەری ئەمانە چیەوە کاریگەری لەسەر ئابووری چیەوە لەسەر زیادکردنی داهات چیە وان دەستان خۆش بێ ڕاستی من تێگەشتنێکی جیاوازترمەیە بۆ سیستەمی گومرکی طبعا عادة ئێمە خاڵی سنووری دەریایی و وشکانی و ئاسمانیشمان هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە تەنها وشکانێکە و ئاسمانێکە کە لە فڕۆکە خانەکانەوە گەر مەوادێک هاوردە بکرێ بابەتەکە لێرە ئەوەیە بەهۆی ئەو استراتیژی هەڵەیی کە لە ڕابردووە هەبووە وای کردووە سیستەمەکانی پیشەسازی و بازرگانی و کشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی پەک بخرێ یەکێک لەو کێشە کوشندانەوە بووە کە هەمیشە دەرگا بۆ وڵاتان کراوەتەوە کە زۆرترین کاڵا و شمەکی خۆیان ساغ بکەنەوە من بەڕاستیە پرسم لە بازرگانەکان بۆ هەمیشە بازرگانی لە هاوردا بکەن بۆ بارزگانی هەناردا ناکەن واتە بۆ نمونە بۆچی بازرگانێک ئامادەیە لەو پڕی دنیاوە معجونی تەماتە بێنێتە ناو سلێمانی هەرێمی کوردستانە بۆچی ئامادەنیە چوار کارگەر لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە دروست بکات و خۆی پێداویستەکانی ناوخۆپڕ بکاتەوە بابەتە سەرەکیەکە لێرە ئەوەیە ئەوەندەی بازرگانەکان لە خەمی ئەوان لە دەرەوەی وڵات مواد هاوردە بکەن ئەوەندە لە خەمیێوانین ژێرخانی کشتتوکاڵی و ئابووری لە هەرێمی کوردستانە بژێنەوە بۆچی چونکە ئەزانن ئەو تەکلوفەیە کە لە دەرەوەی وڵات بۆیان وەدەستە خاتاکە هەرێمی کوردستان زۆر لەوە کەمترە کە لە ناوخوا بەرهەمی بێنرێ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانی کاکزانە ئێستا لە ناو ئێرانە کیلۆیەک پەتاتە 250 ناری عێراقیەکەوێ بەڵام ئەگاتە ناو بازاڕەکانی سلێمانی لەو پەڕی ئێرانەوە بۆ سلێمانی بە 250 نار کەمترە فرۆشێتە ناو بازاڕەکانی سلێمانیە بۆ چونکە لەو وڵاتە دەعمێکی تەواوی جوتیارەکان نەکرێ و ئامانجیشیانە زۆرتر بە شێوەیەکی بەردەوام بی لەوەکەنەوە کە وڵاتێکی هەناردە بن نەک وڵاتێکی هاوردە بەڵام لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی دەعمی جوتیار ناکرێت دەعمی بۆ نەکارگە و پرۆژەکان ناکرێ لە نەتیجە وای لێ ئەوەی کە لە ئێستا ئەم بازرگانانەی کە کاک شێخ ئاماژەی پێکا ڕۆشتە بۆ ناوچەکانی عێراق بابەت بازرگانی نییە بابەتی ئەو ڕاوڕوتەیە کە لە خاڵە گومرکیەکانە ڕەنگە لیان وەربگرێت بە هەزار نوع بۆ نمونە ڕسوماتیان لێوەرەگرێت ڕسوماتی سیانی جادەیان لێوەرەگرێت مەتری قیلیتیانی ڕسوماتی نازام تەمینات و صحیان لێوەرەگیرێ هیچ تەمیناتێک و صحیانی بەڵام ناوچەکانی خواروی عێراق ئەم ڕسوماتانە نیە ئەم پارەیە نیە بۆ یەکەمتر بۆ نمونە کولفەکەی لەسەر وڵاتیەکەوێ ئەگەر بۆ نمونە تۆ سەیری ناوچەکانی خوار و ناوڕاستی بەغدا بکەیت و عێراق بکە یبینی بۆ نمونە زۆربەی ئەو کاڵە و شمەکانە بە تایبەتی لە بواری جلوبەرگە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە هەموو بابەتی جلوبەرگ وە کەمالیاتی ئافرەتان و پیاوان پشت بە کاڵای تورکیە بەستین بەڵام لە خواروی عێراق و ناوڕاستی عێراق پشت بە کاڵای سووریە بەسن کە نرخەی نیواونی و کەمترە بابەتەکە لێرە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکمیەوەی لە ماوەکانی ڕابردووە پلانێکی استراتیژی نەبووە بۆ ئەوەی کە بەرهەمی ناخۆ بژێنێتەوە وای کردووە کە دەرگا لە سنوورەکانەوە وەڵا بکرێ بۆ ئەوەی زۆرترین مواد هاوردە بکرێ ئەگەر ببینی
لە ساڵەکانی 90 لەم پارێزگای سلێمانیە بۆ نمونە کارگەی ئەلبیسەکە هەبووە کە جلوبەرگی بۆ نمونە سەرجەم خوێندنگەکانی ئەم سنووری دابین کردووە بەڵام دێ بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان ئەم کارگا حکومیانە داخاتووە کارمەندەکانی لە دایرەکانی ترا تەوزیفەکاتوە ئەکا هەلی کار وە پیشەسازی لە هەرێمی کوردستانە پەکەخە بۆیە خاڵی چارەسەر بەڕای من ئەوەتانێ کە حکومەتی هەرێمی کوردستان بەر لە هەموو شتێ لە خاڵە گومرکیەکانەوە دەست پێ بکە بڕۆیتە هەموو دنیا شتیوان نەبووە بەرهەمێک لە وڵاتێکی ترەوە هاوردە بکەیت نرخی لەناو وڵاتەکەی خۆتا گرانتر بێ لەو بەرهەمێک وڵاتەکەی خۆتا کە لێوە هاتووە لە هەموو دنیا بۆ نمونە ئێستا تۆ سەیری بەرهەمە شیرەمەنیەکانی تورکیا بکە گەر متابعی وڵاتانی پێشکەوتوو بکەیت گرانترین بەرهەمی شیرەمەنی لە وڵاتانە بۆ چونکەوان پشت بەوە بەسن کە بەرهەمی ناوخۆیان ببوژێنەوە دعمی بزنسمان و بازرگانەکانی خۆیان دەکەن لە سەردەمی کۆرونا وای لێ هاتبوو کە هەموو وڵاتەکان فائیدەی قەرزی بانکیان سفر کردبوو یعنی هەموو بازرگانێک بۆی هەبوو کە قەرز لە بانکان وەربگرێت لەو حکومەتانە بۆی لایەنی بازرگانی ئەو وڵاتانە دانەڕوخی خۆ لە نەتیجە پارە هەبوو یعنی جاری وا هەیە تۆ پارە فریات ڕاست نییە لە وڵاتە ئەوروپیانە بە ملیارات دلار هەبوو بەڵام مەواد و شمەک کە بەرهەم نەهێنرا تووشی کێشەی قەیرانی تەندروستی و کۆمەڵی کێشیان کرد بۆیە لە هەرێمی کوردستانە خاڵێکی جددیەوەتانی حکومەتی هەرێمی کوردستان یەکەم خاڵە گومرکیەکانی ڕێک بخاتەوە وا بکە بەر لە هەموو شتێک ئەو کەوتونەتە ژێر تعریفەی گومرجی عراقیەوە ئەزانی کاکزانە گرنگە بۆ نمونە باج و ڕسومات لەسەر بەرهەمی هاوردە دابنرێ یعنی ناکرێت بۆ نمونە تو هەرچی موادێکی بین لێرە ساغی بکەیتەوە باج و ڕسوماتی لەسەر نەبێ ئەگەر باج و ڕسوماتی لەسەر نەبێ ئەو کارەساتی بەسەر کشت و کاڵەیە کە لە هەرێمی کوردستان ئەیبینین ساڵانە ئەبین لە کاتی پێگەیاندنی بەرهەمە هەرچی جوتیارێکی بەرهەمی خۆیانێ فڕێن ویان لە ناوێ بنویان ئەیسوتێرن بۆ نمونە ئێستا ئێمە لە مەوسمی گەنم و جوین ئەبینی لە مانگی حوتا دیسانەوە ئەم گەنم و جویانێ هەموویانێ بۆ عێراق دیسانەوە دوای دوو مانگی تر حکومەتی هەرێمی کوردستان گەرمی ئوسترالی و فلان وڵات هێنێتەوە دیسانەوێ بە نرخێکی گرانتر بفرۆشتەوە بە هەوڵاتیان بەڵام ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە ڕێگەی کۆمەڵی مەخازنی گەورەوە بتوانێت ئەم بەرهەمانە دیسانەوە خەزن بکاتەوە لە کاتی بۆ نەتۆکردن و بەکارێنانەوە ئەمە بێتەوە کارێک بۆی کەمتر لەسەر جوتیارەکە بکەوێت کە کەمتر لەسەر جوتیارەکە کەوت ئەو کاتە کەمتر لەسەر وڵاتیەکەوێ خاڵێکی تر حکومەتی هەرێمی کوردستان پێویستە وەسائلی گواستنەوە نەقلکردنی موادەکان لە نێوان شارەکانە هیچ جوتیارە بگرێتە ئەستۆ لە سەردەمی کابینەکەی دکتۆر بەرهەمە سلفەی زراعیە بوو سلفەی کشت و کاڵی هەبوو گواستنەوە وەسایلی نەقلی شمەکانی کشت و کاڵەکان لە ئەستۆی حکومەتە بوو بۆ نمونە دابینکردنی کارەبا بەڵام ئێستا لەم کابینانە وای لێ هاتووە جوتیار بەدەستی بێکارەباییەوە بەدەستی کڕینی سوستەمەنیەوە بەدەستی ساغنەکردنی بەرهەمەکانی ناڵێنێ ئەمەش سەر ئەنجامە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە دەرگا وڵا کراوە بۆ ساخکردنەوەی کاڵە و شمەکانی چەندین وڵات من لە ماوەکانی پێشوە ئەمە بۆیان ئاسانتر و بە ئاسانتر بەدەستێت و قازانجی بەلەوەی بە ئاسانتر بەدەستێ پێم وایە بۆ نمونە فاکتەرێکی ئەقلیمیشی لە پشتەوە هەیە من پێم سیر بوو لە ماوەکانی ڕابردەوەشتە وتە بێژی حکومەتی هەرێمی کوردستانی پێشوو کە لە کابینی پێشوە ئاماژەی بەوە کرد کە ڕۆژانە 6,000 بۆ نمونە بەرهەمی تورکی لە خاڵە گومرکی برایم خەلیل دێتە ناو هەرێمی کوردستان و ئێمە بەڕاستی وایە کاکە هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە بۆ نمونە بازرگانەکان و پیشەسازەکانیش بە هەموو شێوەیەک پشت بکەن لە دروستکردنی بەرهەمی ناوخۆیی بە ئاسایشینەتەوەیەوە بەتاکید ڕەبتی بە ئاسایشینەوەیەوە هەیە کە ئەگەر ڕەبتی نەبێ بۆ نمونە تۆ ئاسایشی خۆراکیت لە مەترسیە ئابێ کە تۆ بەرهەمەکەی ساغ بکەیت لە ناو وڵاتی خۆت ببیتە هۆکارێک بۆ ڕەخساندنی داراییەکی باش بۆ ئەو وڵاتانە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئەمساڵ پارساڵ باستەوە کرێ ساڵە نزیکەی 20 ملیار زیاتر بۆ نمونە مەوادی وڵاتی تورکیا وردی هەرێمی کوردستان و عێراق کراوە 20 ملیار دلاری ئەمریکی بودجەی نزیکەی 3 ساڵی حکومەتی هەرێمی کوردستانە تۆ ناکرێت لە یەک ساڵە بۆ زیاتر لە 20 ملیار دلار مەوادی وڵاتێک هاوردە بکەیت بۆیە ئەگەر بیانەوێت ئەتوان بەو شێوازە وا بکەن کە بەرهەمی ناوخۆ زیاد بکەن زۆر باش کاک شاخەوان زۆر باس لەوە ئەکرێت کە حکومەتی هەرێم لەگەڵ بەغدا ئێوە ڕێکەوێ باسی 150 داهاتی خاڵە گومرجەکانەکە و بەداهاتەکانی تری ناوخۆی بەڵام زەقەکەی ئەوەیە ئەمە چۆنی ئەکرێت ئەو تعریفەیە کە کراوە مۆزەفی ئەوان هەیە لەوێت چاودێری تامکان لەگەڵ تانابێ و ئەوە گەر مەسەلەن سبەی حکومەتی هەرێم و بەغدا ڕێکەوتن لەسەر پرۆژە یاسای بودجە چۆنی ئەکرێمە لە ڕاستیە تا ئێستا هیچ چاودێرێک یاخود فەرمانبەرێک یاخود کاربەدەستێکی حکومەتی عێراق لە مەرجە نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستان و لە مەرجەکانی کەش نییە بەڵام یعنی ئەگەر بێت و ئەو بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی بەنسبەت هەرێمی کوردستانەوە کاریشی قورس نییە کاریشی ئاسانە لەبەرچی لەبەرەوە ئێستا هەموو مەرجە نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستان بە سیستمیشی ئەلکترۆنی ئیشەکەنم سیستمە ئەلکترۆنیە ڕەبتە بە هەولێرەوە ئەگەر ئەوان بیانەوێ یعنی چاودێری بکەن پێویستی بۆ نابێ هیچ کەسێکی بۆ بنێرێ ئەتوانن لە لای خۆیانەوە ئەوانش هەمان سیستم جێبەجێ بکەن و زۆر بە ئاسانیش لەوێ لە ڕێ سەرڤەرێکەوە هەموو معلوماتەکانیان دەست بکەوێت یعنی کارێکی قورس نییە ئەو کارێکی ئاسانە بەڵام بەڕاستی ئەگەر ینی بەراوردی بکەیت ئێستا
ئەوەی کە لە خواروی عێراق و لە ناوەڕاستی عێراق ئەگوزارێ زۆر زۆر لە دوای هەرێمی کوردستانەوە لە ڕووی سیستم و لە ڕووی چۆنێتی ئیشکردنەوە ئەوەی کە مامۆستا نەبەرد ئاماژەی پێیان کۆمەڵی ڕسوماتی زیاتر وەرەگیرە بە ناوی ئەوەی کە ئەو ئاماژەی پێیان منیش هاوڕام لەگەڵی یعنی کۆمەڵێک کۆمپانیا دانراون لە سنوورەکان ئەرچیان پێسپێردراوە بەڕاستیان هەندێک لە مەرکانە کری حکوومەت خۆی زۆر بە ئاسانی بگرێتە ئەستۆ ئەم کۆمپانیانە کاتە دەرەوە هەم ئەو بڕەپارەی کە دەست ئەکەوێ ئەبێت بە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم ئاسانکاریەکشە بۆ هاوڵاتیان ئەتوان بڵێم تا ڕادێکداوانێک کەمتریش بکرێت لەسەریان و ئەو هەندێک لە کارەکانیش هەیە ڕەنگە لە ڕێی ئەم کۆمپانیا حکوومەت دەستە خۆی نتوانێت بیکا بۆیە ناچارێت لە ڕێی کۆمپانیاوە بیکا بەڵام ئەکرێت بە گرێبەستەکانیانە بچیتەوە ینی مەسەن گرێبەست هیچ هینێکیتیان نیە هیچ معقولێتی کیتیانیە تۆ گرێبەستە لەگەڵ کۆمپانیای کردووە لە 180 یا بۆ لە 190 داهاتی ئەم بابەتە بی بە کۆمپانیاکە ئەکرێت پێ لە راپۆرتەکەی لیژنەی دارایشە هەبوو لەسەر خاڵە سنوورەکان کاک شاخەوان ئێستا بۆ نمونە من شەو بارێگە هێنم بە ڕسمی چەند جار گومرگ و ڕسومات و ئەزانی چەند جار نییە چونکە ئێستا ینی بە تایبەتیوەتی سیستمی ئەلکترۆنیەکە پەیڕەوکراوە ئێمە هەوڵمان ناوە هەمووی سیستمی تاک پەنجەرە لەوێ جێبەجێ بکرێ زۆربەی پارەکان بە هەندێک لە کۆمپانیەکان شۆ ناڵێم هەموو کۆمپانیەکان بەس هەندێک لە کۆمپانیەکانیش ئێستا هاتوونەتە ناو سیستمی گومرجەوە پارەکەیان لەلایەن گومرگەوە وەرەگیرێ و لە بانک پارەکە ئەدرێ دواتر ئێمە سەری مانگ و سەری مانگ تەسفی حسابی باش لەو تاک پەنجەرەیە ینی چەند زۆر وەرەگیرێت بەڵێ ڕاستەکەی ئەتوانم بڵێم هەر بارێکەیەتە ناو هەرێمی کوردستانەوە بە پارەی ئەو کۆمپانیانی کە خزمەتگوزاری پێشکەشەکەن یا هەندێکی پێشکەشی ناکەوت تەنها پارە وەرەگرێ ڕەنگە نزیکەی 9 جێگە پارە وەربگرێ لە 9 جێگە پارە وەرەگیرێ ینی ئەمە ئەگەر بتێوە ڕێکی خەیتەوە ببێ بە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوجار بگەڕێتەوە بۆ موسەی گومان کارێکی ئەستەم نییە کارێکی زۆر ئاسانە بەڕێی من هەر چاکسازیەک هەر هەنگاوێک بۆ پێشەوە گرتوێ بڕیاری لێبی زۆر ئاسانە بەڵام ئیرادەی ئەوێ بەداخەوە زیادەکانی چین لەو نۆ شوێنە ینی نۆجار کە پارەکە وەرەگیرە زیادەکانی وی پێت ینی بڵێ نامعقولە بەڕاستی ئێستا ینی من حەزەکەم ئەگەر هین بوار بیت من بۆت باسەکەم ئەو پارانەی کە وەرەگیرێت چیە بۆ نمونە کاتێک سیارەیەک لە ئێرانەوە دێتە هەرێمی کوردستان لە یەکەم شوێن تعقیمەکرێ پاکەژەکرێتەوە تەمانەمە لە مەوزوعی کۆرۆناوە زیاتر ئەم مەوزوع ئادانراوەتەوە بۆ هەر سیارێک $10 وەرەگیرێ لە ڕاستیە ئەم ئیشە ئەکرێت هەرێمی کوردستان خۆشی بیکە ینی شتێکی قورس نییە دیوی ئێرانێکە نەخێر خۆمانی بەڵام میراوە بە کۆمپانیایەک ئەکرێ حکوومەت خۆی بیکە چەندی بۆ حکوومەت نەوەتی بۆ کۆمپانیاکە و لە 100 بۆ حکوومەتە ینی لە هەموو سیارێک تۆ $1 بۆ حکوومەتە $9 بۆ کۆمپانیاکەیە لە دوای ئەوە یەکە سۆنەرمان هەیە سۆنەریش بەپێی جۆری سیارەکان پارە بە جیاوازی وەرەگیرێ بەڵام ئەوش لە 180 بۆ کۆمپانیاکە و لە 120 بۆ حکوومەتە بەڕێی من لەم کاتەیە لەوانەیە حکوومەت خۆی نتوانێت سۆنەران دابین کا لەبەرەوەی سۆنەری زۆر پێشکەوتون بەڵام ئەکرێ بە گرێبەستەکە بچنەوە و ڕێژەی داهاتی حکوومەتی تیازیا بکەن لە دوای ئەوەی تەسەر قەپانەکان قەپانی عنی شتێکی قورس نییە زۆر ئاسانی حکوومەت دەتوانێت داینێ بەڵامیانە بە ئەهلی چەند قەپانێکی لێیە ئەوانش بۆ بڕی هەر سیارێک $5 وەرەگرن $1 بۆ حکوومەت و چواری بۆ خۆیانە لە دوای ئەوە ڕاگەاندنی گومرجیمان هەیە ڕاگەاندنی گومرجی ئەکرێت حکوومەت خۆی بیکات و ئەکرێ خۆی ئەم ڕاگەاندنە دەربچێنێ و بیا بە ئێمە کاری پێ بکەین بۆ هەر ڕاگەاندنێک $15,000 وەرەگیرێ لە 170 بۆ کۆمپانیاکەی و لە 130 بۆ حکوومەتە لەمە جگەلەوەی کە کۆمپانیاکمان هەیە بە ناوی مەنیفێستی نەقل بەڕی ئەویش بۆ هەر سیارێک $25 وەرەگرێ کۆمپانیاکمان هەیە بە ناوی دڵنیایی ئەویش بە پێی سیارەکان بڕێپارەی جیاواز وەرەگیرێ بەڵام کۆمپانیا ڕزگەمان هەیە بۆ پشکنینی کوالیتی کۆنتڕۆلی بابەتەکان ئەمیش لە 180 پارەکەی بۆ خۆیەتی و لە 120 بۆ حکوومەتە یعنی هەموو ئەمانە ئەکرێت پیاچوونەوەی پیا بکرێ بەڕێی من ڕەنگە ئێستا کاک شاخەوانیانی لە هەموو شوێنێکە هاوڵاتی لە حکومەت زوڵمی لێ کردوین لەو خاڵک گومرجانە زۆڵم لە حکوومەتەکرێ بەڵام هۆکارەکە حکومەت خۆیەتی وای کرد بەڵام ینی مەبەستمەوەیە کە جەنابە دووتە ئەکرێت چی بکرێ ئەگەر ئیرادە هەبێ زۆر بە ئاسانیەکرێ ینی ئەمانە هیچی شتێک نین ئەوە نەقرس بنێ بەدەستی حکوومەتەوە کاری لەسەر بکرێ ئەکرێ بە گرێبەستەکان ناپچیتەوە ئەوەی کە حکوومەت خۆی توانێت بیکابابیکە ینی هەندێک کاری تایە کە زۆر ئاسان زیادەکە بۆ حکوومەت
بێگومان داهاتزی ئاکات چونکە ینی ئەمەی کە من بۆ جەنابتی باس ئەەکەم لە هەموو سنوورەکان لە برایم خەلیل بۆ پەروێزخان هەیە و بگرن لە هەندێک تەنیا لە باشماخ نەخێر لە هەندێک سنوور ئیزافەی تریش هەیە بۆ ئەم کارانە لە هەندێک سنوور ئیزافەی تریش هەیە کۆمپانیای تر هەیە کە ئیشەکات بەڕێی منە بێ گرێبەستی ئەم کۆمپانیانە دیسان جاریشکە پێ بچیتەوە ئەوەی کە بە حکوومەت دەکرێت بدرێتە دەست حکوومەت دۆشی کە بەو ناکرێت ڕێژەی حکوومەت لانیکەم بۆ لە 150 بەرز بێتەوە ئەمە ڕێی منە کاک شاخەوەم بۆ ئەو فۆکەسە گەورە لەسەر باشماخێ لەسەر مەسەلەی قاچاق هەڵبەتە لە هەموو عێراقا وزانم بە پێی زانیارەکانی ئێمە قاچاقچێتی هەیە بۆچی ئەو فۆکەسە لەسەر باشماخە مەبەستەکە سیاسییان تەنها لای ئێوە وایە واللهی خۆی لە ڕاستیە ئەوە نیە بەتەنیا لە باشماخوا بێ بەداخەوە ئەمە واقعەکە هەیە ئەوە لە سەرۆکی حکوومەت و تا خواری خوارەوە هەمویان نەزان هەیە بەڵام تەنها لە باشماغ نیە لە هەموو شوێنەکانە و ئەگەر ئیرادەی ینی چاکردن هەبێ ئەویش چاگەکرێت ئەویش ئەتوانرێ هەنگاوی پێویستی بۆ بنرێ و بەڕێی من ئێستا ینی خۆتانزان لە چەند ڕۆژی ڕابردووە بڕیارێک دەرچووە کە هێزی هاوبەشی وەزارتی ناوخۆ وەزارتی پێشمەرگە بێتە دەواازە سنوورەکان بۆ ڕێگریکردن لە دیاردەی قاچاق بەڕێی من یعنی ئەمە هەنگاوێکە من لە واڕێم زۆر سەرکەوتو نابێ ئەمە باوەڕی خۆمە بەڵێ سەرکەوتو نابێ ئەکرێت تۆ لە جیاتی ئەمە هەندێ بابەتی ئیداری هەیە پەیڕەوی بکەیت خۆی ئۆتۆماتیک دیاردەی قاچاق نامێنێ بۆ نمونە خەڵق قاچاقچێتی بەچێواکە خەڵق قاچاقچێتی بەو بابەتانەوە ئەکا کە بەهای گومرجیان لە پێناسەی گومرجیا و ڕێژەی وەرگرتنی ڕسمی گومرجیان زۆر بەرزە تۆ ئەکرێت ئەم بە هاوڕێژانە دەستکاریکەی بیهێنیتە خوار و خەڵق قاچاقی پێوە ناکە بۆ نمونە تۆ بابەتی لیستی قەدەغەت هەیە لیستی قەدەغەت هەیە فلانشت قەدەغەیە بێتە هەرێمی کوردستانەوە هۆکاری قەدەغە بوونەکەی ئەوەیە کە ئەڵێ بۆ نمونە من پرۆژەی فلانشتم هەیە کارگەی فلانشتم هەیە بەڵام هیچ دراسەیەک نەکراوە نە وەزارتی پلاندانان نە وەزارتی کوشت و کاڵ نە وەزارەتی پیشەسازی و لە بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکان دراسەیشان نەکردو بزان ئەم کارگانەی کە لە هەرێمی کوردستانە وجودیان هەیە ئایا ئەتوانن ئیکتیفای ذاتی هەرێمی کوردستان پڕ بکەنەوە ئەتوانن پڕیکەنەوە ئەگەر ئەتوانن چۆن پڕەکرێتەوە بازرگان ئەزانێت کە پڕ نەبووتەوە بۆ ئەچەی هێنێ هەر خۆی لە خۆیان هاتنی ئەم بابەتانە بە قاچاق واتە ئەم پرۆژانە و ئەم کارگانە ناتوانن ئیکتیفای ذاتی هەرێمی کوردستان پڕ بکەنەوە بۆیە ئەمە بە قاچاقیە لەبەرەوە ئەکرێت هەندێک پیاچوونەوە بە لیستی ئەم قەدەغەکراوانەیە ئەگەر بۆ نمونە هەندێک بابەت هەیە ڕێگە بدرێت بە ڕێگەی فەرمی بێتە هەرێمی کوردستانەوە ئەوانەی کە پێداویستی سەرەکی ڕۆژانەی خەڵکە خەڵک پەنا نابە بۆ قاچاق خەڵک بە ڕسمی هێنێ بۆ نمونە ئەگەر بێت و ئەو لیستی حیمایی منتیجەی کە ئێمە باسمان کرد ئەمە پیاچوونەوەی پیا بکرێت هەموو ئەم ڕێکارانە چەند ڕێکارێکە ئەگرێت بیگریتە بەر ئەتوانم بڵێم لە 180 بۆ بەرەو ژووری تا 85 قاچاقی هەموو سنوورەکان چارەسەرەکە بە بێەوەی نەپێویستی بە هێز بێ نەپێویستی بە بەکارهێنانی هیچ شتێکی تر بێ تەنها بە کۆمەڵێک دەرکردنی کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی پێویست کە بەڕاستی بێ لەمانە حکوومەت هەرێمی کوردستان جەریئانەتر قەراربە چونکە ئەلیەسە بۆ نمونە گەر بڵێن ئێمە وڵای دەستکاری پێناسی گومرجیمان پێ ناکرێت لەبەرەوەی ئەبێ بە هەمانگی لەگەڵ بەغایە بێ بەڕاستیسە بەغا هەمانگی و لەگەڵا ناکە یعنی ئەو بودجەت بۆ نانێرێت تۆ قورساییەکی زۆر لەسرە ئەگەر بڕیارە لەگەڵی ڕێبکەوی ئەبێ لەسەر ڕێبکەوی ئەگەر جێبەجێ مەکە و وەرە پیاە بچۆرە و هەندێک شت هەیە کە پێویستە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان بۆ زیادکردنی داهات بۆ جوڵەی بازرگانی بۆ هەلیکار ئەبێ هەنگاوی بۆ بنی ئەجینا بارودۆخەکە خراپترە بێ زۆر باش کاک مستەفا هەناردە و ناردن کارێکە ١٩ هاور دەبێت هەڵبەتە ئەم وڵاتە لە هەر لەحزەیەکا بێت توانێ مەسەلەن تووشی داڕمان ببێ شتومە گرامێکەوەی بینیمان سەلەم 2 هەفتە بێت لێسا بەرنامە لەسەرەوە کرد کەلوپەل گرامانی ئەڵێن هێلکەی کوردیش گرام بووە ینی چکە استفادەی لێکرێت و استفادەی لێکرێت ئێمە ینی ناتوانین بۆ نمونە کارگەی شەربەتێک چی ینی مەسەلەن بیهێنین لێرە دای بنێن کارگەی پسکیت هەیە مەسەلەن دای بنێن ئەو هەموو گەنمەمان هەیە لە بەغا ئاپاڕێنەوە پارەکەی مام دەنێ مەسەلەن بیهێنین بیکەینە ئەم بابەتانە و لانی کەم بە کۆمەڵێک بابەتی لەم جۆرە هاوردەمان کەم بکەینەوە بۆ 180 بۆ خواردتر هەموو شتێکەکرێ بەڕاستی ئەتواندرێ بازرگانی زۆر باشمان هەیە سەرمایهداری زۆر باشمان هەیە ئیمکاناتی باشیان هەیە و عقلی بازرگانی باشیان هەیە
و ئەتوانن کارخانی استراتیجی دامەزرێنن و ئەتوان کار بکەن بەڵام بەداخەوە هەندێک کێشە هەیە بۆیە بەڕاستی نەتواندراوە کارخانەی استراتیجی گەورە لە کوردستاندا زیاد بەرەو پێشەوە بڕوە. یەکێ لەو کێشە گەورانی کە هەیە وحدەی کارەبا بەڕاستی زۆر گرانە. وحدەی کارەبا بە 130 دینارە یەک وحدە، واتە لەناو عێراقدا بە 70 دینارە لە هەرێمی کوردستان بە 130. یعنی ئەمە یەک کێشەی زۆر گەورەی کردووە، چونکە زۆربەی ئەو کارخانانی کە ئێستاژ وە کارەکەن زۆر سکاڵیان لەسەر ئەوەیەکەوە ئینتاجەکانیان ئەوە ناهێنێکەوە بتوانن بۆ خۆیان سوودی لێ ببینن. زۆربەی پارەکەیان بۆ کارەبا ئەڕوە. بۆ نمونە ئەگە کارخانەیەک بێت و 13 ملیۆن قازانجکە ساڵی ئەبێ هەمووی با بە حکوومەت. بەڵام ئەگەر لە عێراقدا 13 ملیۆن قازانجکە 7 ملیۆن یا بە عێراق 5 ملیۆن بۆ خۆی مێنێتەوە 6 ملیۆن بۆ خۆی مێنێتەوە. واتە یەکێ لە کۆسپەکانی ئەوەی کەوا زۆربەی کارخانەکان سکاڵیان هەیە وحدەی کارەبا زۆر گرانە. دووەم ئەوەیە ڕۆتیناتێکی زۆر هەیە، هەل لە کاتی دەرهێنانی مۆڵەتەکەەوە هەتا ئەخیر بەڕاستی ئەو کەسە هان نادرێ تاکو بتوانێت ئەو کارخانەیە دابمەزرێنێ. زۆر کێشەی بۆ دروست ئەبێ. یعنی زۆر شتی تر هەیە کە لە وڵاتاندا زیاتر هانەدرێ ئەو کارخانە بەرەو پێشەوە بڕوە. یەکێ ئەوەیەکەوە مەوادی ئەولیەکەی بە نرخێکی زۆر مناسب و گونجاو ئەخرێتە بەردەست کارخانەکان لە هەرێمی کوردستان ئەبێ بۆ خۆی لە دەرەوەی وڵات بە پارەیەکی زۆر ئەو مەوادی ئەولیە بێنێ. واتە لە زۆربەی وڵاتان هەیە بانکی کشتتوکاڵی، ئەگەر هاتوو یەکێکە کاری کشتتوکاڵیەکە پارەیە درێتێ تاکو بتوانێت زیاتر کارەکانی بەرەو پێشەوە بڕوە و دوای پارەکەی لێستێنرێتەوە لە کاتی حاصڵاتی ئەو بەرهەمە. بەڵام بەڕاستی ئەوەش نییە لە هەرێمی کوردستان. واتە شتێک نییە کە تەشجیع کرێت بۆی بتواندرێت کە کارخانێک استراتیژی و کەرتی پیشەسازی بەرەو پێشەوە بڕوە. لە قسەکانی کاک شاخەوان و لە قسەکانی جەنابیشتە حەز ناکەی ئێمە قەیرانمان نییە، قەیرانی داراییمان نییە، بەڵام قەیرانی بەڕێوەبردن و ئیدارەدان و بێسەروبەرەیمانەیە کۆمەڵێک لەو بابەتانە. ئێمە ئەبینین ڕێخستنەوە نییە یعنی لە کارەکاندا بە شێوەیەک. یعنی زۆر شت هەیە بەڕاستی ئەبینین کەوە زۆر لە سەرمایەداران سەریان لێ تێک چووە، نازانن چۆن کارەکانیان بە ئەنجام بگەێنن. بۆیە وەکوتم سەرمایەداری زۆر باشمەیان هەیە و عقلێکی تیجاری باشیان هەیە ئەتوانن بیکەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا بتوان کارەکانیان ڕاپەڕێنن. بۆیە بەڵێ ئێمە بە ساڵانی ڕابردووە هەتا ئێستا نەتواندراوە کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشسازی گرنگیەکی وای پێ بدرێ تاکو بتوانن سەرمایەداران سوود لەو هاندانە ببینن بۆ ئەوەی کەوا بتوانن سەرکەوتوانە کارەکانیان بکەن. نقطەیەکتر هەیە بۆیە من هەر حەزەکەم باسی کەم ئەو کۆمپانیانەی ئێمە کە باسمان کرد کە ڕۆژتون هەندێک کێشیان هەیە، کێشەکانیشیان کاکشاخەوان زۆر جوان بەڕاستی ئاماژەی پێکرد لە 9 شوێن پارەوەرەگیرێ، لە لایەکی تر سیقە لە بەینی کەرتی تایبەت و حکوومەت نییە، واتە لە بەردی بینی شەریکاتی نەقل و جەماعەتی گومرگ یعنی کاکشاخەوان زۆر بەڕاستی بەڕێزە کاری کردووە لەوێ. بەڵام ئەو سیقە نییە چۆن یعنی کابرا ئەگەر بێت و بڵێ من ئەمە ئەو بارم ئەوەی تایە 1000 وا بڵێ بارەکەی پێداگرن، بارەکە ئەبێ داگیرێ، ئەبێ سیر بکرێ، ئەبێ هەموو شتێک بەو شێوەیە تاکو بتواندرێ. چونکە زۆربەی سیارەکانی ئێمە ئەو سیارە ئەو تڕێلانەی کە دێن کە شەریکەی نەقڵی هێنێ یەک بابەت نییە، یعنی تقریبا 15-20 بابەتی تایە وا ڕێ ئەکەوێت لە هەرێمی کوردستان وایە. چونکە بۆ ئەو کابرایە چۆ لە سین کڕیوێتی 50 مادەی کڕیوە 10 مادەی کڕیوە، هەرێکی زۆر نییە ئەوەی خراپێتە کۆنتێنەرێکەوە. بەڵام ئەو بارانە کە دێ بەڕاستی ئەبێ بە شێوەیەک ئەوان فەحسیەکەن ئەگەر ئەو سیقە هەبێ کە چی تایە هەندێک کۆمپانیا معروفە ناسراوە کەوتی ئەو مادەی تایە بە ئەتیمادی بکرێتە سەر، چونکە ئەوانە وەکو کەسێکی نەناسراون نین. ئەمەشیان کار ئاسانی بۆ کراوە لەو لەوە کە دێ وڵا هەری احتیادی ئەڵێ ئێمە هیچ ئەو کێشانەی کە نۆشتەکەی باسیەکە ئەو نۆ بەڕاستی پارەی وەرەگیرێ لەوێ وەرناگیرێ، یعنی ئەوانە نییە بۆیە ئەوان ئاسانکاریان بۆ کرێ. یاخود دێ هەر یەک مەسەلەن هێڵەیەکی بچکۆلانە ببێ وا ئەکرێ دێتە باخی بەختیاری لەوێ وا لێ ئەکەن کابرا هەر تەواو تازە بێ تاقەت دەبێ، یعنی ئەوەیە لێبوردەژنێ لە حاڵەتێکە. بۆیە ئەو شەریکاتانە ناڵێم هەمووی، بەڵام زۆربەیان
خاوەنی ئەوەن سیقیان پێ بکرێ بۆ ئەوەی کەوا ئەمە ڕۆژی یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ و سێم ڕۆژیان نییە ئەمانە بەڕاستی بەردەوام کارەکەن ئەبێ بناسرێن ئەمانە فرتوفێڵیان نییە بۆ ئەوەی کەوا بتوانێت کارەکانیان بۆ جێبەجێ بکرێ ئەبێ تەفاهمێک و لێک تێگەیشتنیەک و سیقەیەک لە بینیانە دروست ببێ و کۆمپانیەکانی خۆمان زۆر حەزەکەن لە باشماخ بەڕاستی کاڵاکانیان بێنن بەڵام لەبەر ئەو مەشاکلانی کە هەیە هەر لە باشماخ دوورکەوتونەتەوە یاخود لە حاجۆمەران و ئەوانی تریش نەناخر ئەو کە ئێمە بەڕاستی ترانزیت هەر لە باشماخەوە شاخەوان چاکتریش دەزانێت هەموو ترانزیت لە باشماخەوە دێ یعنی زۆربەی ناڵین لەوان لە پەروێستخانیش و لە حاجۆمەرانیش بەڵام زۆربەی لە باشماخەوە کە ئەو ترانزیەتانە دێ بۆیە یعنی ئێمە زۆر پێمان باشە وەکو یەکێتی هاوردم نانکاران هێنمی کوردستان مەرزەکانی خۆمان زیاتر بتوانین چالاک بن و بتوان کاری لەسەر بکرێ و کۆمپانیەکانی خۆمان بەڕاستی زۆر بەهێزن توانای باشیان هەیە حتا بۆ شەریکە عەرەبەکانیش نەقلەکەن لە بەسڕەوە یەتە ئێرە لێرە بۆ بەغایەنێرن یعنی توانایەکی باشیان هەیە و مەکاتیبیان هەیە لە هەموو شوێنێک بۆیە پێویستە گرنگیان پێ بدرێ و ئەم کۆمپانیانە بتوانن بەڕاستی دڵنەوایەکیوان بدرێتەوە کە ئەو مەشاکلانیان بۆ دروست نەکرێ باوەڕکە جاری وایە دێن لە سەیتەرەی پێنجون لەوێ بەهانەیان پێگرن یعنی ئەلەوێ تەواو بووە هاتۆتە ئەوێ لەوێ بەهانەی پێ ئەوە بوو ئەوە بێتاقەت نیگەرانیانت گەیاندووە بە سەروی خۆت زۆر باشکەم بۆ تۆ ڕەنگە لە ڕابردەوە تۆزی زۆرتر بوو بێت نەمە بەست سەیتەرەکە ئەوانەی تر مەسەن کە ڕۆیشتون هەر تعریفە گومەرجەکەیە هەموو ئەو بابەتانە ئێمە خودزانی ماگانە بە پێی سیستما ئەلکترۆنیەکە ئامارمان هەیە نەک ماگانە ئێمە بە سەعات و ڕۆژانە ئاچێتە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ و وەزارەتی دارایی ئەوان خوان ئامارەکانە بینن بەڵام بەداخەوە تا ئێستا بۆ نمونە کەس دراسی ئەوەی نەکردەوە بۆ جوڵەی بازرگانی لەسەر بابەتێک کە لەمڕۆیە زۆرە لە مانگی داهاتووە کە کەمە بێتەوە کەس هۆکارەکەی ناپرسێ بۆ فڵان بابەت هاتنەکەی کەم بۆتەوە بۆی بیدۆزیتەوە و چارەسەری بکەیت بەداخەوەمەنیە کاک شێخ مستەفانی ئامارێکن لە مەسەرەن تەنها لە ماوەی ساڵی 2020 چەند بای چەند بە تەقریبیش بێت تەخمینێک هاوردەمانە بووە ئێمە ئینشاڵڵا ڕۆژی دووشەممە کۆنگرێکی ڕۆژناوانیەکەی و چەند هاوردە کراوە چەند هەناردە کراوە بەرنامەمانم و تەواو داڕشتووە بە شێوەیەکی ڕێکوپێک ئینشاءڵڵا ڕۆژی دووشەممە واکەین کە هەمووی باس بکەین بەو شێوەیە زۆر باشە کاک ینی ئەم ڕێک نەخستنەوەیە بێسەر و بەریە کێستا بینی مەسەلەن موچەخۆر گرفتی هەیە و متمانەی لەگەڵ حکوومەت لاواز بوو کەچی ئەم هەموو شتانەیە کە توانێت کاری لەسەر بکرێ و بخرێتە خزمەتی داهاتی دەوڵەتەوە 2000 بۆ موچە بگەڕێتەوە ینی چۆنیە کرێمانە چارەسەر بکرێت باشمە بەچەکە لێرە پرسیارەکە ئەوەیە بۆچی لە هەرێمی کوردستانە سیستەمی بازرگانی پیشەسازی نەبووتە بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە فرسەی عمل هەلی کار بڕەخسێنێ ئێمە ساڵانە لە زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستانە بە حکومی و غیرە حکومی نزیکەی 50,000 زیاتر فێرخواز دەرەچێت لەو زانکۆ پەیمانگایانە بەڵام ئەبینیت ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕێژەیە زیادە بێت لە ڕێژەی گەنجان و دەرچوان و هەرێمی کوردستان لە چوارچەوەی بازرگانی پیشەسازیە هە لە چوارچێوێتی بچووکایە و پۆینتە بازرگانەکانیش لە هەرێمی کوردستانە بەڕاستی پۆینتێکی زۆر زۆر بچووکن یان ئەو پۆینتانن کە زۆرتری قازانجێ بە نمونە کاک زانە لە پارێزگای سلێمانیە شاری وا دروست کراوە یعنی ستی وا دروست کراوە تا ئێستا ڕەنگە 4 ماڵیتیانە بێ یعنی ئەگەر سەری هەندێک ناوچە بکەی لە نزیکی قوڵە ڕیسی دەیان بۆ من ئەپارتمانی شوقا دروست کراوە تا ئێستا ماڵێکیتیانە چوە بۆ چەندین ساڵە خەریکە وێرانە بێ ستی دروست کراوە بەگەڕک تا ئێستا ماڵیتیانە چوە ئەبینی بۆ نمونە فائیزی بۆ نشتە جێبوون لە پارێزگای سلێمانیە هەیە بەڵام بۆ نمونە بەتەنیشتی ئەوە ئایا بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی بازرگانی پیشەسازی بۆ فۆکس ناخاتە سەرەوەی کە بازرگانەکان تەنها لە پۆینتی نیشتە جێبوون ئاخەرێکی بازرگانی نەبن بۆ ناچن لە پۆینتەکانی بۆ نمونە سناع و زراعەت ئاخەرێکیان بازرگانیان نەبن بۆچی کاک مستەفاوتی ڕەنگە ئەو کێشە و گرفتانە بێ مەسەلەن ئەزانی کاک زانە بۆ نمونە گەر حکوومەتی هەرێمی کوردستان پلانی ئەوەی هەبێ بۆەوەی ئەو لۆدە لەسەر خۆی لابە دەرچوویەکی زانکۆ هەمیشە بیر لەوە نکاتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە تعینی بکە بەتەنیشتی و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت کۆمەڵێک مەجالی تری فرسەی عمل دروست بکە لە مەجالەکانی کشت و کاڵ و زراعەت و بۆ ئاژەڵداری و صناعەتە کە دروستی بکەوە بکە کە بۆ نمونە وڵاتیان زیاتر ڕوو لەو کەرتانە بکەن کە سەرچاوەیەکی داهاتی بەردەوامی هەیە خۆگەرەمەوە بکە و دەمە حکوومەتی هەرێمی کوردستان دوو ئامانجە پێک ئامانجێکەوەتانێک کە
هەلەیەکی دامەزراندن و کار بۆ بەشێکی زۆری گەنجانە دۆزیێتەوە بەتەنیشتی و داهاتێکی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوەی کە کاک شاخەوان باسی کرد بابەتی بۆ منە ئەو ڕسوماتانێکی کۆمپانیەکان وەریەگرێ بەشێکی زۆری کە لە زیاتر لە 1970 لە سانەوەتی بۆ ئەشخاصی کۆمپانیەکان نەگەڕێتەوە نەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان توانێت ئەم معادلەدا عکس بکاتەوە بەشێکی زۆری داهاتەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە نەتیجابی خاتە خزمەتی موازنەی تەشغیلی و موازنەی سماریە کە لە بتوانێت بەرهێنانی پێوە بکاتەوە موچەی مچخڕایش دابین بکات. بەڵام بە حکومەوەی لە ماوەکانی ڕابردووە تاوەکوی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی لە خۆیان دەوافعێکی باشی ئەو لایەنە بازرگانیە نەبووە کە هەندێک گومان و تێگەشتنی شێ بەشێکی زۆری ئەو کۆمپانیا بازرگانیانە تابعی ڕأسی سوڵتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە کە تۆی بینیت لە سوۆشیال میدیا لە دراسەکردنی یان تەنانەت پەرلەمانتاری وایە لە هەرێمی کوردستان ئاماژە بەوە کە کۆمپانیای سەرۆکی حکوومەت و فڵای نازانم چیەمانەکەەوە ئاکاکە ئەبینی حکوومەت خۆی بۆ خۆی ئاسانکاریەکە کاوەکەوەی کە کاک شاخەوان باسی کرد لە $10 نوۆی بۆ کۆمپانیەکە بڕە $2 بۆ حکوومەت بێ ئەمە لە هیچ کوێ دنیا نەبوو ئەگەر حکوومەت استراتیژیەکی باشی دارایی هەبێ ئەو دەمە ئەبێ معادلەدا عکس بکاتەوە بۆی زۆرترین داهاتەکان بۆ حکوومەت بڕات و کەمتریشی بۆ کۆمپانیەکان بڕە ئێمە باستەوە ناکەین کە کۆمپانیا یان بازرگان بۆ نمونە ئیهمال بکرێت و هامش بکرێت بۆیە پێویستە لە هەر وڵاتێکە کاتێک بازرگانی و کۆمپانیەکان تووشی ئیفلاسە بن ئەو وڵاتە لە ڕووی دارەوە تووشی ئیفلاسە بێت تووشی داڕمانە بێ بۆیە لە هەرێمی کوردستانە چەند پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە سێکتەرەکانی تری ئیداری و کارگێڕی و دارایی خۆی بە ئەوەندەش پێویستە گرنگی بە سیستەمی بازرگانی و وەقفەکانی و بەرهێنەرەکان بە ئەوە بەرهێنەرەکان سەرنجامەتوان وا بکەن ئابووری وڵاتێک کێرڤەکەی بەرز بکەنەوە لیڤڵەکەی بەرز بکەنەوە بەڵام وەرە بۆ بەرهێنەرەکانیش ئەبێ لەژێر چاوێکی وردا بن ناکرێت بۆ نمونە تۆ تەنها لە پۆینتێکی دیاریکراوە خەرێکی و بەرهێنان بیت و سەرجەم پۆینتەکانی تریش ئیهمال بکەیت کاتێک کە ئیهمالیەکەی دەرگاواڵە ئەەکەی بۆەوەی کە ئەو قاچاغی ئەو وێرانەی کە لە خاڵە گومرکیەکانەوە ڕۆیەتەوە ئەو دەردەی کە پێویستی ناکات دەرخواردی وڵاتی هەرێمی کوردستان دەرخواردی وڵاتی هەرێمی کوردستان دواسەرنجی مامۆستا بەرد لەو دواسەرنجی منەوەتانێکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی پیاچوونەوەیەک بە خاڵە گومرکیەکانەکان بکەن و هۆکارێک بن بۆ ئەوەی کە خاڵە گومرکیەکان وا لێ بکەن کە داهاتی ناوخۆ و بەرهەمی ناوخۆ زیاد بکاتەوە بتوانن هاوردە کەمتر بکەنەوە. زۆر سپاس. دواسەرنجی بەڕێز کاک مستەفا. بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدا مەرزەکانی خۆی چالاک بکە و بتوانێت ئاسانکاریەک بکە بۆ بازرگانان و بتوانێت تعریفەیەکی گومرگی خۆی جاران چۆنە ئاوا دابنێ چونکە حکوومەتی عێراق لەگەڵی ناگونجێ بۆچی ئەم بتوانێت بە شێوەیەکەوە حکوومەتی عێراق بێ وا تەطبیقی بکە نەخێر با هەوڵ بدە پێناسەیەکی گومرگی خۆی دا بمەزرێنە بە ڕێکوپیەکەی و بتوانێت کۆمپانیەکانی خۆمان بێنەوە مەرزەکانی خۆمان. زۆر باشە کاشاخەوان دواسەرنج بەڕستان من دواسەرنجمەوەیە ئەگەر حکوومەت بێ لەم کاتەیە داهات زیاد کات و ئەی فرێ ئەم وەزعە بکرێت سێ-چوار هەنگاو هەیە زۆر بە خێرایە ببینێ چیان پێداچوونەوە بە گرێبەستی کۆمپانیەکان کە لە سنوورەکانی شەکەن پێداچوونەوە بە پێناسەی گومرجی هەرێمی بە ئەوەی کە بە ناوی عێراق و لە هەرێمی کوردستان کاری پێکرێ پێداچوونەوە بە لیستی قەدەغا کراوەکان پێداچوونەوە بە هەردوو یاسایی ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان و قانونی ژمارە 20 ساڵی 1990 بەرە پێدانی پیشسازی بەڕاستی لە پشتی ئەم دوو یاسایەشەوە کۆمەڵی خەڵکی زۆر ئەتوان بڵێن پارێکی زۆر بە هی حکوومەت بە هەدەرە ڕاو ئەچێتە گیرفانی کۆمەڵی خەڵکەوە بە یاساش بەیان ڕێکخراوە بەداخەوە. بەڵێ داهات ئەتوانین بپرسین مەسەلە لە مانگەکە داهاتیەوە چەندە یاخود ڕێگە پێدراونیەوە ئاساییە ئەمە باسی باشمان خەکەم ئەتوان بڵێن بە شێوازێک بە معدل بە ڕێژەی لە مایەکە 20 میلیارد دینارە بەڵام ئەتوانین زۆر لەو زیاتری بکەین ئەگەر ئەمە ئەم نۆ خاڵە ڕێکخرێتەوە ئەگەر ئەمانە ڕێک بخرێتەوە پیا بچینەوە تەسەوڕەکەی بچێتە چەند من تەسەورەکەم بۆ 2.5 بەرز بێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز شاخەوان بەکرد بە ڕێبەری گومەرجی باشماق سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخەوڕەحمان سەرۆکیەتی هەناردەی ناردەکانی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا نەبەرکەریم شارەزای ژمێریاری و دارایی سپاس بۆ سێمیانی عەزیزم. بینەرانی خۆشەویست ئەو بەرنامە بە مەبەستی ئەوە بوو کە فۆکەس بخەینە سەر بواری خاڵە سنووریەکان و دوورکەوتنەوەی ژمارەیەک لە شەریکاتی نەقڵ کە ئێستا بەتایبەتیش لە مەرزی باشماق دوورکەوتونەتەوە بۆ ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و بێسەروبەرەی یاخود ڕێک نەخستنەوە لە کۆمەڵێک بوارایە ئەگەر بێت و ڕێک بخرێتەوە هەڵبەتە بە هیوای ئەوەی کەم بەرنمەیە پامێ بگات بە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی بتواندرێت دەست و بردی تیا بکرێت و بەرچاوڕوونی زیاتری هەبێت لە ڕێخستنەوەی ئەو بابەتانە بۆ زیادکردنی داهات و دوزار بۆ خزمەتی فەرمانبەران و خەڵکی کوردستان. بەرنامەی ڕەهنمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.